لەم باڵەخانەیەدا ژمارەیەک بەڕێوەبەراتی سەر بە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم هەن. ڕۆژانە ئیشوکاری سەدان هاوڵاتی ڕادەپەڕێنرێت. هاوڵاتیان دەڵێن بە شێوەیەکی گشتی ئاسانتر لە پێشوو کارەکانیان ڕایی دەکرێت. ئیشی دایرەکان زۆر باش بووە ماوەیەکە، ئیشەکان بە ڕۆتین وشت نەماوە زۆر، بەس لە هەندێک کاتە ئێستا زەریبەی ئەم دوکانە 260,000 بۆ نووسیوە. ئەڵێ ئەگە بێت دوو مناڵیە، ئەو دوو مناڵە ئەگە بێت و تەیدی مەکتەبەکەی بێنێ کە لە خوێندن بەردەوامە 60,000 بۆ بڕن. بەڵام ئەگەر ئێسام تەیدەکەی بۆ نایە، چونکە داوام وشت نییە و ئەگە بچیت بۆ یەکیان لە ماحەدە و یەکیشیان لە پەیمانگای ئەمەی سەناعەیە. چەند جارە سەردان یێرم کردووە بە بۆنێ عەرزە و خانوشتەوە، هەستەکەم ئێستا شتێک باشترە لە جاران، یعنی ئەو باشە بەس زۆریش نا. معاملاتەکان ڕاستەخۆ پێ ناڵن، لە بڕۆ ژووری ئەوە ناچتە ژووری ئەوە نەدوێڵێ وەڵاوە لای ئێمە نیە لە شوێنێکی کێ ئەوەی تۆزە ئەرقەلێ. ئێستا من بە حکمیەوە ئیشەکانمان لێرێ بەهۆی کڕین و فرۆشتنی سیارە و زەریبەوە ئێستا باشترە. تۆزێ خاو بوو پێشتر، ئێستا بۆ دەکەن بە زیاتر ماندوو دەکەن. زانا هاوڵاتێکی ترە و گلەی لە ڕۆتیناتی فەرمانگەکان هەیە. دەڵێت ئەگەر بڕیارەکانی قوبات تاڵەبانی وەک خۆی جێبەجێ بکرێن، هاوڵاتی دەتوانێت لە ماڵەوە بە مۆبایلەکەی ئیش و کار و مامەڵەکانی ئاراستەی فەرمانگەکان بکات. نەک هەر لەم دایرێ لە هەموو دایرەکانی کوردستانە، هەتا وەرەقە و کاغەز بمێنێ ڕۆتین هەروەکو خۆیەتی ڕۆتین بەوە لا ناچێت کە من قەرارێ بەم تۆ قەرارێ بێ بە کردار لا ئاچێ لە هەموو دنیادا، هەتاوەکو لە ئێران لە تورکیا خەڵک لە مۆبایلەکەیەوە زەریبەدا، لە مۆبایلەکەی لە ڕقم حسابی خۆیەوە زەریبەکەدا بە حکومەتیش زەریبەی خۆی وەرەگرێ و ئیشەکان ئەڕوە. بەس من یەکدانە هەفتەیە خەریکی معاملەی زەریبەی یەک خانوم. هەفتانە لەم فەرمانگانەدا 5 ڕۆژ و ڕۆژانە 5 سەعات دەوام دەکرێت بۆ ئەوەی بتوانرێت ڕۆتیناتی مامەڵەی هاوڵاتیان بە تەواوی بنبڕ بکرێت. طبعا کاقوبادیش و ئێمەش داوای بڵێن سەرپێچی یاسای لێ نەکردوین، بەڵام ئەڵێ عەرقەلە بۆ خەڵک دروست مەکەن. یعنی بەڕاستی ئێمە شتێکی زۆر باشە دەستخۆشی لێەکەین، ئێمە هاوکارین، ئێمە ئیشوکاری هاوڵاتیان بەڕێەکەین بە مەرجێک مانعی قانونی نەبێ، هەتا بتوانین ئەگەر ئێستا جارێک کرابێ بۆ لەمەدا 10 جار زیاتر یعنی هاوکاری هاوڵاتیانەکەن و ئاسانکاریان بۆکەین. ئیشەکان ڕۆتینی نییە، ئیشەکان پێویستە ئەکرێ. ئەگەن ئەگەر یەکی کێشەی نەبێ گۆڕینی ناواویان لە ئەوەی تۆمار نەبێ و قەرزێکی زۆری لەسەر نەبێ، جاری وایە بە 2 سەعات بە سەعاتی ئیشەکەی ئەڕوات و ئەچێتە دەرەوە. دوای کۆبوونەوەی قوبات تاڵەبانی، جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم لەگەڵ بەڕێوەبەری فەرمانگەکانی سلێمانی لە زۆربەی فەرمانگەکاندا کاراسانی زیاتر بۆ ڕایکردنی مامەڵەکانی هاوڵاتیان کراوە و ئەمەش هەنگاوێکە تا لە داهاتوودا هاوڵاتیان سودمەندی یەکەمی بڕیارەکانی قۆناغی چاکسازی بن. ڕێبازیەوە کورسات نیوز، سلێمانی.